هەرچی ئەوانەی کە کافرن ئەهێنێن باوەڕیان بەخوانیە طبعاً با بزانن براکانم لەوانەیە کە بڵێ ئەم هەموو عەزابە گەورەیە بۆ ڕۆژی قیامەت طبعاً خوای گەورە دنیا فەرمی خوا ڕەحمەتی کردووە بە سەد بەشەوە 99 بۆ ئەو دنیا هەڵگرتووە بەشێکیەوە تا لەم دنیایە هەرچی ئەم مەخلوقاتە تەیر و تیۆر حەیوانات کە بەزەی بە بێچووی خۆیاتەوە لەو تاکە ڕەحمەی خوایە 99 بۆ قیامەت هەڵگرتووە وا نەزانن خوا لە قیامەتا ڕەحمەتی نییە بەزەی نییە بەڵام بە هیچ شێوەیەک ڕەحمەتی خوا شمولی کافر ناکە ئەوەی بەبێ ئیمانی ڕۆشت بێ باوەڕی بەخوا نەبێ هیچ کام لە پێغەمبەرەکان ناوێرن شەفاعەتی بۆ بکەن هیچ پێغەمبەرێ ناوێرە شەفاعەت بۆ باوکی بۆ ئەولای خۆی بکا کە بە کافری مردبێت باوکی ئیبراهیم لەبەر چاویە ئەکرێ بە کەمتیارێک فڕێیرێتە ناو جەهەنەمەوە ژنی نوح ژنی لوط سەلامی خوایان لێبێ کە ئەمانە پێغەمبەری خوان لەبەر چاوی ئەو پێغەمبەرانەیە ئەگیرێن و ئەخرێنە ناو جەهەنەمەوە کوڕی نوح کە کوڕی پێغەمبەرە ئەخرێتە ناو جەهەنەمەوە ئەبوو طالبی مامی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچی بۆ ناکرێ هەتا من هەروتی مامە بڵێ لا إله إلا الله بتوانم شەفاعەتێکی بۆ بکەم ئەو قسەیەنەکەی کەس ناوێرێ لە دیوانی خوایە ڕجایەکی بۆ بکە پێشەوەی بچینە سەر باسی ناوەرۆکی ناو بەهەشت و ناو جەهەنەم چیتایە شتێک هەیە ئەبێ باس کرێت ئەبێ ڕوون کرێتەوە جوولەکەکان هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دایم ئیشیانە بوو بەزم بنێنەوە هاتن پێغەمبەریان تاقیە کردو بەشکم پرسیارێکی لێ بکەن نەیزانێ و بە خەڵکەکە بڵێن ها ئەو پێغەمبەرەکەتانە نازانێ ئەو کەی پێغەمبەرە سەدان جار ئاوا هاتون پێغەمبەریان صلی الله علیه وسلم تاقی کردوتەوە یەکێ لەو جارانە هاتن وتیان محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو کاتەی کەوا خوای گەورە لە قورئانەکە تا باسیەکە ئەڵێ یەومە تubەدەل الأرض غەیرە الأرض والسەماوات کە ئەم عەرز و ئاسمانە ئەگۆڕێن خوای کایکا بە عەرز و ئاسمانێکی تر لە شوێنێکا فەرمێ وەسەماوات مەطویات بیەمینی ئاسمانەکان لوولەکرێنە پێچرێنەوە ها کومبارە بینن کاتێکە هەڵەگیرێت چۆنە پێچێتەوە ئەو ئاسمانانە ئاوا لوولەکرێ ئەو کاتێک کە خوا ئاسمانەکان لوولەکە عەرز و ئاسمانەکانە پێچێتەوە ئەی خەڵکەکە لەکوێن ئەی خەڵک لەسەر عەرز و ئاسمان نین ئەی کە خوا پێچایەوە ئەی خەڵکەکە لەکوێن ئەمە بەحساب کە نەت پێغەمبەر صلی الله علیه وسلم نەتوانێت جواب باتەوە پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی في الظلمة دون الجسر أو تان لتاريكاي لاي پردكايا يعني إيتر أم كون مادي إما بجيه يلرا فحي عرفاتك وذنو بونو كمان أم دنيا يبو كهمو حشر كراين برو محشرك براين برو ترازوك وإيتر لياكانو غاني نفر پردكا تاريكاي پردكاي سر جهنم إيتر أو بيمان لكيو براوا لم عرضو عاسمانا أم حو طبق عاسمانا أم أرزي إما الطواو لدواي أو أخواي تبارك وتعالى لە کاتێکا خەڵک چۆتە سەرپردەکە هەموو مەخلوقات لەو تاریکایە کۆ بۆ تۆ چاوەڕێی پەڕینەوە ئەکەن کێ بکەوێتە ناو ئاگر و کێ بپەڕێتەوە خوای تەبارەک وەتەعالە بە فەرمانی خۆی ئاسمان هەر هەمووی ئەپێچێتەوە عەرز و ئاسمان و هەرچی ئەستێرەکانی تایە ئەپێچێتەوە بۆ هەتا هەتایی لێرە حەقیقەتێکی علمی هەیە عەرزی جەنابتان بکەم سەردەمانێکی پێشووتر کتێبە کۆنەکان بخوێنەوە مناقەشەیەکی زۆری بینی زاناکان هەبوو بە تایبەتی مادیەکانیان و ئەم کەونە هەر هەبووە دروستکراو نییە هەر هەبوو هەر ئەژمێنێ ئەم کەونە پانوبەرینە کەس دروستی نەکردووە عەرزی جەنابتان کەمەوانی کە خوێنەوارن زیاتر لە زانکۆکانە لە ئیعدادیەکانە ئەمڕۆ لە مختەبەرە لە ناو مختەبەرە لە ناو زانکۆکانی جیهانە بە تاقیکردنەوە بە بەڵگەی حاشا هەڵنەگر سەلمێنراوە کە ئەم مادەیە ئەم کەونە نەبوو دروست بووە نەک هەر ئەوەندەیان بۆ دەرکەوتووە بەڵکو ئەمڕۆ زاناکانی ئەمریکا و ئەوروپا گەورەترین زاناکانی ئەوروپا و ئەمریکا دەیان کتێب و سەدان کتێبیان نووسیوە و تەلەڤیزیۆنەکان سەدان بەرنامەی تایە ئەزانی باسی چیەکەن باسی سانیەی یەکەمی دروستبوونی کەونەکەن تەنانەت عمری دنیا و کەونیان تەحدید کردووە گەڕایانەتەوە بۆ دەوروبەری 14 بۆ 15 ملیار ساڵ لەمەوە پێش دروست بووە 14 بۆ 15,000 ملیۆن ساڵ لەمەوە پێش دروست بووە بە چیشا دۆسیویانەتەوە سەیرەکەن هەرچی کەون هەیە هەرچی ئەسێرەی تایە ئائیسا هەر هەمووی ئەکشە و لێک دوورەکەوێتەوە خوای گەورە 1400 ساڵ لەمەوە پێش لە قورئانەوەی بۆ باس کردوین کە ئەفەرمێ وەسەماء بەنەیناها بئەیدین وئینا لەموسیعون ئەڵێ ئاسمانم بە دەستی خۆم دروست کردووە هەتا بێ هەر پانیشی یەکەم هەر ئەکشێ جا بۆی مەنزەرەکەتان لەبەر چاوە بێشتەکەتان لەبەر قورس نەبێت چونکە نامێ ئەم مەسەلەی لێیە بە تەفسیل باس بکەم بەس بۆی حەقیقەتە بزانن ئەگەر بێنی میزەڵانێک بێنی
میزەڵانەکە پێشەوەی فوتێکەکەی بە ماجیکێک هەنگێک خاڵی لەسەر دروستکەی نقطە دوایی میزەڵانەکە بێنی فوی پیاکەی لەگەڵ تۆ فوەکەیتە میزەڵانەکە لەگەڵ فوتێکردنی میزەڵانەکە و گەورەبوونی میزەڵانەکە خاڵەکانی سەر میزەڵانەکە یەک لە یەک چیەکەن دوورەکەونەوە ئەکشێت ئەم کەونەش ئاوایە سبحان الله لحظەی یەکەم کە ئاوە تۆپەڵێک بۆ تەقیوەتەوە ئەوە لەم يرى الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما لأو بإيمانانا نابينا كعرض عثمان كان هم يك بارتشة من تقانومتوا لم جا كردونتوا دوریانە خەمۆ لێکتر چۆن فۆکەیتە میزەڵانەکە هەمووی لێک دوورەکەتەوە هەرچی جوڕم لەم ئاسمانەیە هەیە هەرچی مەجەڕەکان هەیە ئاوە بە یەکجار لێک دوورەکەونەوە وەکل فی فەلەک یەسبەحون خوا فەرمێ هەر هەمووی لەو ئاسمانەیە مەلاکە هیچی لە شوێنی خۆی نەوەستاوە سبحان الله ئەڵێن ئەم تەقینەوەی ئەمەندە گەورە بووە گەورەیەکەی بەڕادەیە بووە بەڵام قودرەتی تەقینەوەکە توانای تەقینەوەکە خوای گەورە بەڕادەیەک حسابی کردووە ئەگەر یەک تۆ زیاتر بوایە جاذبیەی بینی ئەستێرەکان نامە هەر یەکی بەلایەکە پەرتە بوو ئەوە نەبوو ئەستێرەیەک بە دەوری ئەستێرێکە بخولێتەوە وەکو چۆن مانگ بە دەوری ئێمە یاخولێتەوە ئێمە بە دەوری خۆرا خوڵینەوە ئەڵێ ئەگەر یەک تۆزیش قووەتەکەی کەمتر بووە هەر زوودا تەپی بەسەریەکە یعنی یەک تەقینەوەی داناوە بە یەک قووەت کە بەردەوام ئەمە بکشێ نەهێزی جاذبێت بەسەری ئازاڵ ببێت بەسەریەکە تەپێ نە ئەوە بێ ئەوەندەش بە قووەت بێ هەر یەکی بەلایەکە پەرت بێ هەمووی بەنیزامێک ئاوا ئەکشێ ڕۆژی قیامەت طبعا عالمەکان هەموو باز دەواکەن ئەڵێن بەس هەر ڕۆژێک دێ ئەم تەقینەوەی ئیتر قووەتەکەی ئەوەستێ ڕاستە 14 ملیار ساڵە قووەتی ئەم تەقینەوەی هێشتا نەوەستاوە ئەمەنگە تەقینەوەکە گەورە بۆ 14,000 ملیۆن ساڵە بەڵام ئەڵێ لە یەک لەحظەتا ئیتر پانتایی کەون ئەکاتە دەرەجەیەک ئیتر قووەتی تەقینەوەکە کەمترە بێ لە قووەتی جاذبیەتەکە هەر هەمووی بەسەر یەکان بە یەک جار چیە بێت هەمی زەڵانەکەی کە فوتێ کرد کە لەگەڵ بەردا چی لێت لوو لەبێت و بەسەرێکە ئاخولێتەوە ئەم کەونەش بە یەک جار ئاوا کە خوای گەورە ویستی هەر هەمووی لوو لەبێتەوە بۆ ئەوەڵ دەقەی کە لێی دروست بووە ئەچێتەوە بەسەریەکە ئەمە عیلم ئەمڕۆ ئەمەی فەرماندووە کە خوای گەورە 1400 ساڵ لەم و پێش ئاوا باسی قیامەتمان بۆکە یعنی ئەمڕۆ ئەبێ بیسەلمێنن کە ئەو قورئانە چی وتووە ڕاستە خوای کەون ناردوێتی قیامەتەکەشیان بۆ باس کردوون کە چۆن لوو لەبێتەوە سبحان الله لەگەڵ ئەو گەڕانەوەیە شریتی عمریشمانە گەڕێتەوە عەمەلەکانیشمان هەموو پیشانێنەوە لەوێ جا برایانی بەڕێزم ئەمە حەقیقەتێکە علمیش فەرمانوێتی ئەوەی خۆی کوێرنەکە ئەچێتە ئەو ڕۆژە با لە ئیسا و ئیمان بێنین پێشەوەی لە ڕۆژەیە خەمان بگرن بە کافر لە قەڵەممان بن کاتێککە موسڵمانان لە هەموو ئەم ناخۆشیانە نەجاتیان بوو گەیشتونەتە دەرگای بەهەشت برایانی بەڕێز عەرزم کردن بەهەشت پلە پلەیە هەشت دەرگای هەیە جەهەنەم پلە پلەیە بۆ خوارەوە چاڵچاڵە بۆ خوارەوە حەوت دەرگای هەیە دەرگاکانی بەهەشت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بینی هەر دەرگایەک ئەم سەری بڵین دەرگاکە دیواری دەرگاکە شانی دەرگاکە بۆ شانەکەی تری هەر دەرگایەک ئەفەرمێ یەک مانگە ڕێیە یەک مانگە ڕێ هەر دەرگایەکیان شانی ئەم لای بۆ شانی ئەو لای مانگە ڕێیەکە ئەڵێ قەسەم بەخوا ڕۆژێک دێ قەرە باڵغیەکە خەڵک پاڵە پەستوێتی لە چوونە ژوورەوەیە لە هەشت دەرگاوەکە بینی هەر یەکەیان مانگە ڕێیەکە اینجا وەرەڵێ ڕۆژێک دێل ئینەهو لە کەڵزیڤن کەڵزیڤ یعنی تر شان بە شانەوە پاڵە پەستوێ بۆی بچنە ژوورەوە خەڵک ئاواچێتە ژوورەوە ئومەتان زۆر بوون خۆ ئەزانێ لەم دنیا چەند کۆنە لە زمانی ئادەم و تا ئیسا اینجا هەر ئینسانیش نییە جنیشە جنیش باشت و جەهەنەمی هەیە باش پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە پێی فەرمووم هەشت دەرگاکە دەرگای لای ڕاستیان محەممەد ئەوەی کە حسابی لەسەر نییە لە ئومەتی تۆ با لە دەرگای ڕاستەوە بچێتە ژوورەوە لە حەوت دەرگاکەی ترا لەگەڵ باقی ئومەتەکانی کە شەریکن بەڵام دەرگای ڕاست تەنها کێ لێچێتە ژوورەوە ئەوانەی کە بەبێ حساب پەڕنینەوە ئەوانەی کە حسابیان لەسەر نەبوو لە قیامەتە پەڕنینەوە بۆ ئەوێ باش لەگەڵە چنە ژوورەوە بۆ ناو بەهەشت یەکەم ڕێزلێنانێک یەکەم بەرەو پیر هاتنێک جارێ پۆل پۆل مەلایکە دێن بەرەو پیری سبحان الله ئەمەگەی لا خۆشە ئەو زەلامی کاچێتە باشتەوە جارێ پێش هەموو شتێ ماڵەکەی خۆی ئەڵێ چۆن ماڵی دنیای ئەناسێتەوە قەسەم بەخوا ماڵەکەی ئەوێشی ئاوا ناسێتەوە بەبێ ئەوەی قەت بینی بشێتی ئەزانێ ماڵەکەی خۆی کامەیە کە چوویتە بەهەشتەوە ئیتر خوای گەورە خوازانێ سواری چی دەکەن کۆمەڵی مەلایکە دێ بە پیرتەوە ئەڵێ فەرموو سەرکەوە قوربان بگەێنین بۆ مەنزڵی خۆت بۆ ماڵی خۆت
جارێ ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خاوەنی قورئان بوو بێت ئەوەی قورئانی خوێندبێ و خزمەتی قورئانی پێکردبێ و کاری بە قورئان کردبێ پێڵێن هەر لە دەرگای باشتە ئەڵێن چی قورئان خوێنوە لە دنیا ئاەت بە ئاەت بیخوێنەرەوە لێرە سبحان الله چەند جار قورئانی خوێنوە چەند ئاەتی خوێندووە لە دنیا لەوژەی خوێنێ کولی ئاەتێک و دەرەجەیەکی هێنێ لە بەهەشتا کولی ئاەتێک و پلەیەکی بۆ بەرزەکەنەوە لە بەهەشتا جا پێشەوەی باسی پلەکانی باش یعنی بڕۆین بۆی با سەریا تێنەپەڕی نەزانم پلەی باش یعنی چی یعنی بەهەشتی خواری خوارەوە کایتە ئەمە بنظمترین شوێنی باشتە ئەگەر سێوێکی لێ بکەیتەوە یەک سێو لەوێ بێنیتە ئەم دنیایە تیشکی ڕۆژ و هەموو ئەستێرەکان لە جوانی ئەو سێوەیە گیرێ هەرچی خەڵکی ئەم دنیایە بە بۆنەکەی ئەتاسێن مەست دەبن ئەو بەهەشتەی کە یەک دەرەجە لە سەر و ئەوەیە ئەگەر سێوێک لەوێ لێ بکەیتەوە بێنیتە بەهەشتەکەی خوار ئەوێ ئەوێش ئاوای لێدێ ئەوەی کە لە سەر و ئەویشەوەیە بە هەمان شێوە یعنی دەرەجە بۆ دەرەجە بەقی ئەرز و ئاسمانی فەرقە لە باشدا تۆ بە یەک ئاەتی قورئان دەرەجەیەکی بۆ بەرزە بێتەوە جاتی خوازانە دەرەجاتی باشنە هەرچەنە 100 دەرەجەی ڕێسمی هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ 100 پلەی تایبەتی گەورەی هەیە بینی هەر پلەیەکیش خوازانە چەند پلەی ترە بەڵام 100 قاتی ڕەسمی گەورەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوا 100 قاتەکەی داناوە بۆ ئەوانەی کە لە پێناوی ئەوە جیهاد دەکەن ئەینا چوونە باشتەکەی ئەتیادیە بەڵام بەرزەکانی تایبەت بۆ ئەوانەیە ئەوەی کە چوە ناو باشتەوە ئەیبەن بۆ ماڵەکەی خۆی کە گەیشتە ئاسی ماڵەکەی خۆی ئەڵێن ئەوە ماڵەکە و ئەوە خێزانەکانتە ئەوە خێزانەکەتە ئەوە کەس و کارەکەتە چاوەڕێت دەکەن کەس و کاری ئەوێ چییە طبعا برایان ئەولاد لەگەڵ دایک و باوکە لەگەڵ خێزانە ژن و مێرد و ئەولای خۆیان ئەگەر بەهەشتی بن هەموو پێکەوە کۆ بنەوە لەوێ ماڵ و خانەوادە دروست دەکەنەوە هەرچەنە هەریەکە و بۆ خۆی پاشایەکە لە مەملەکەتی خۆیە پێشەوەی بیان بن بۆ ئەوەی کە چووە ناو بەهەشتەوە تەمەنی ئەبێت بە 33 ساڵ تەمەنی ئەبێ بە چەند 33 ساڵ باڵای 6 زیراع بەرزە بێتەوە بە ئاسمانە وەکو ئادەم یەکەم جار کە خوا دروستی کردووە یعنی تەقریبەن 30 مەتر بەڵام بە باڵی کێ بەخوا خەڵکی سا بچووک بوونەتەوە بم باڵانە پێم وانێت بە باڵی ئادەم خۆی 30 زیراع باڵای بووە تەمەن 33 ساڵە نە پیرەمێنێ نە نەخۆشەمێنێ نە مناڵەمێنێ هەر هەمووی لەو تەمەنەیە کەس نەتفی هەیە نە بەڵغەمی هەیە نە ئەم ڕیش و ئەو شتانە نییە صاف و لوز ئەو زەلامە مەگەر خوا بزانێت چەند جوانە نورێکی ئەدرێتێ لە نەوعە کەسێکە چێ هەر لە دنیای هەنگێک ئەولای دەوڵەمەنە بینن مناڵی دەوڵەمەن ئەڵێ مناڵی چ دەوڵەمەنە کرد دیارە هەتاو لێی نەیاوە ئەمەگە سپی و ناسک و نازار و نازانم چییە ئەوەندە ئەهلی نەعیم ئەمەگە نیعمەتیان پێوە دیارە سبحان الله ئەو مناڵی نازدارانن کاچنە ئەوە مەگەر هەر خوا بزانێ ئەمە چین ئەم جوانێت چێکە پیان بەخشراوە کاتێک کە ئاچن بۆ ئەوێ تەواان پێڵێن ئەوە خێزانەکە چاوەڕێ دەکا یاخود ئەوە مێردەکە چاوەڕێت ئەکا بۆ ئافرەتی کە بەهەشتی بێەوە چێتەوە ناو بەهەشت کاتێک کە ئاچێتە ناوە کۆمەڵی ئافرەتی جوانە بینێت یا کۆمەڵێک ئیتر ئەجلێکیان لە بەرای جوانێکیان نەیەڵی مانگ و ئەستێرن ئەڵێ ئەوە کامیانەوەکەی منە خێزانی منە پێڵن کاکە ئەمانە خزمەکاری خێزانەکەی تۆن ئاێ مسافەی کە تێپەڕێ بم باخ و باخاتانەیە کۆمەڵی کابینێ هەر ئەوانی کە هیچ نەبوون لە چاویە ئەڵێ ئەی ئەمانە کامیانە ئەڵێ کاکە ئەمانەش وەسیفەی خێزانەکەی تۆن کاتێک کاگاتە ئەوێش ئتر مەگەر خوا بزانێ ئاوا بە چەندی بە تاکو ئەچێڵن خێزانەکەت ئەوە تا لەو ماڵەیە یاخود ئەگەر ئافرەت بێ ئەوە مێردەکەت ئەوە تا لەو ماڵەیە چاوەڕێت دەکا تەوعان زۆرجار پرسیارم لێ کردێڵ بە نسبەت ئافرەتان و خوشکانەوە ئەوان چیانێ خوای گەورە حۆریان ئاەتێ بە پیاوان لە بەهەشتا تەوعان خەڵکی بەهەشت شەڕیانە لەسەر ئافرەتی دنیایی چونکە ئەوەی کە لە دنیایە هەج ئافرەتێ چوو بێتە بەهەشتەوە ئەمەندە جوانە بێت کە حۆریەکانی بەهەشتیش ئەوەندە جوان نین لەبەرەوە شەڕە لە سەریان ئەوان کەمیشن سبحان الله ئافرەت کەمە چێتە باشتەوە بە نەسی حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم سەری جەهەنەمم کرد زۆربەی ئەهلەکەی ئاگر بوو بەس ئەوەی کە ئاچێتە بەهەشتەوە شەڕە لە سەری ئەگەر مێردی خۆی هەبووە لەگەڵ مێردەکەی خۆیان ئەمەندە مشتاقیەکن بە یەک بگەنەوە
لە ڕیوایەتێکا دیومە سبحانە الله لە ژنومێر کە بە یەکەگەنەوە تەمەنیان لە دنیا چەند بووە ئەمەندە ساڵ باوەشەکەن بە یەکە هێشتا یەکتریان بەرنەیاوە